یەکەم کاروانی حاجیانی ماڵی خوددا بەڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی گەیشتنەوە هەرێمی کوردستان. دوای دابەزینیان لە فڕۆکە لەلایەن کەسوکاریانەوە پێشوازیان دەکرا. حاجیان بە دڵێکی پڕ لە گریان و شادیەوە باوەش بە کەسوکاریاندا دەکەن و دڵخۆشن بەوەی خوددا دەرفەتی ئەم سەفەرەی بۆ ڕەخساندن. هەرە نەفچی بۆ ئەوێ چەنە گەرم و ناخۆشی ژیانی بە چاو سلێمانیا سعودیە ئەو شوێنە پیرۆزی لەنەوە کەس ڕووی تێ ناکرد بەس هێنا هەر خۆشە بچیت هەر حەزەکەی من ئەوە حەز دەکەم کورت هەر وایە کورت بە خۆشی ناخۆشی هەرە گری هەچی پێشی نەوتە بەم دوعام بۆ کردووە ئەنی هەر ناسی بێتم هاتە بەرچاوم وڵا لەخوا بەزیاد زۆر سەرکەوتوو بووین و ڕێک و پێک و لەخوا بەزیادێ خزمەت و شتان چۆن بوو؟ خزمەتمە عیبی نەبوو لەخوا بەزیادێ ئایتر ئەوەی دوعا زانیمانە کتومانە ئەوەی مسڵمانە بۆ کوردستان بۆ هەموو شوێن. یەکەم کاروان لە 144 حاجی پێکات بوو. کۆی گشتی حاجیانی سنووری سلێمانیش بە ئیدارەی ڕاپەڕین و گەرمیان و هەڵەبجەشەوە 1914 حاجین و بڕیارە بە چەند کاروانێکی دیکە لە ڕێگەی هێڵی ئاسمانی عراقیەوە بگەڕێنەوە هەرێمی کوردستان. سپاس بەخوا زۆر چاک بوو حەجێکی ئیمانی بوو لە ڕووی ئیمانەوە من زۆرمان پێخۆش بە تایبەتی مامۆسایەکمان لەگەڵا بوو خوازای بە خێری باتەوە بەڕاستی پێیە چاک بوو. چیتان کرد چ دوعایەک بە باشتانسانی بی مامۆسایە خوازی زای باتەوە دوو جار دوعای کرد ئەیتر بەڕاستی هەموو لە جێی زەنی هەموومانە بوو. وڵا حەجاج زۆر بێ نازەم ساڵ زۆر بوو. چەندێ بوو ناو نووسی بوو؟ وەڵام من ئەم ساڵ ناوم نووسی. هەر ئەم ساڵ ناو نووسی؟ بەڵێ هەرەڵا سپاس بەخوا خوایە. حەجەکەتان ئەم ساڵ خۆش و بەگشتی؟ وەڵا شکر خۆش بۆ خوایە دوعامان بۆ هەموو ئێوەش کوردستان گشتی کردووە و ڕێک و پێک شکر ئەنجامماناوە حەجەکەمان و خوایە نسیبی هەموو ئیسلامی تێکا و خوایش کوردستانەکەشمان سەرکەوتوو بێ ئیشەڵا و خوای ئێوەش بێەوەی کە ئیشەڵا. ئەمساڵ 31 حاجی کورد لە شاری مەکە کۆچی دواییان کردووە. ژمارەیەکیش تا ئێستا چارەنووسیان نادیارە. بەکۆی گشتیش نزیکەی 20,000 هاوڵاتی هەرێم ئەم ساڵ فەڕیزەی حەجیان ئەنجام داوە. ڕامیا عوسمان کەناڵی پێیام سلێمانی.